سڵاوتان لێبێ سپاس بۆ ئەم دەرفەتە من بەنازم لە ڕێکخراوی نوێ ئیشەکەم ڕێکخراوی نوێ لە ساڵی 2012ەوە دامەزراوە لە سێ بواری سەرەکیە کارەکە بواری ژینگە پارێزی بواری ژنان و بواری میدیایە وەکو ئاشکرایە کە ژن و ژینگە دوالیزمەیەکن کە بەردەوام پێکەوە هەڵەکەن لەناو سروشتا لەناو دنیای ئەم ڕۆمانە واتە کە باسی ژینگە پارێزی ئەکرێ بێگومان یەکسەر ڕۆڵێکی کاراش بۆ ژن ئەگەڕێتەوە کە باسی ژنیش بکرێ ناتوانانی ژینگەی لێتا ببڕێنی چونکە ئەومان لە بەرچاو بێ لەوەی کە ژن لە ڕووی بایۆلۆژی جەستەیەوە زۆر خاڵی هاوبەش و هاوشێوەی هەیە لەگەڵ ژینگەیە لەعینەن کاتا ژینگەش بە هەمان شێوەیە لەگەڵ بابەتی کەسایەتی بابەتی فکر بابەتی جەستەیی ژنە یەتەوە و وەک ئەوەی ئاشکرایە زۆرترینی کاتەکان ژن بەرکەوتنی سەرەکی تری هەیە لەگەڵ ژینگەیە لەگەڵ بەخێوکردنی خێزانەکەیە لەگەڵ ئەو کاروبارانەی کە ڕۆژانە ئەیکات بەداخەوە لەم سەردەمەیە لە دوای ئەوەی بابەتی کەپیتالیزم هاتۆتە ناو خێزانەکانەوە لە دواتری ئەوەشەوە سیرەکەی زۆر بابەتی سەفەری هاتۆتە ناو ماڵەکانەوە لە کاتێکا لە سەردەمی زوا بەتایبەت لە کەلتوری جوانی کوردەواریە بەڕاستی ئەمانە بەشێک نەبوون لە بابەتی خێزان و ماڵداری و لەعینەن کاتە بە جوانترین شێوەش ئیش و کاری ڕۆژانە بەڕێوە براوە بەڵام سیرێکی لەم ڕۆژە بابەتی قاپی سەفەریە پەرداخی سەفەریە سفرەی سەفەریە ئەمە نەک تەنها لە ڕووی سیما و ڕووکەشەوە بەڕاستی بابەتێکی تابڵەی جوان نییە بۆ دەرکەوتن لەعینەن کاتا هۆکارێکی سەرەکی پیسبوونی ژینگەیە کە ئەمەنە لەگەڵ کەسایەتی ژنایەتەوە لە ڕاستیە نە لەگەڵ کەسایەتی فکرێکی تەندروستایەتەوە ئەگەر دیقەتی بخەینە سەر بەڵام ئێمە لە بەدیلی ئەمانەیە وەک هەر چۆن لە ڕابردووە گەلی کورد بۆ نە زۆرترینی بابەتەکانی قاپ و قاچاخی لە جاریا خۆ لەگەڵ بەکارهێناوە و زۆر لە ڕووی دەرکەوتنەوە جوانتر بووە و لە ڕووی تەندروستیشەوە تەندروستتر بووە بۆەوەی کە چایە بخرێتەوە سێرەکەی لەم ڕۆژاوە شتێکی لێ بە تەواوەتی کاڵ بۆتەوە لەژێر ناونیشانی ئەوەی کە ئەرکی ژن ئاسانەکە ئەمە سەفەریە یەک جار فڕێ ئەی بەڵام ئێمە نازانین بەو یەکجاری کە فڕێ ئەی سبەی دووسبەی کە بۆ دەیەک و بۆ سەدەیەک تۆ گیرۆتە ئەبێ بەم شتەوە هەر کەسە و لای خۆیەوە بیرەکاتەوە یەک جارە فڕێ ئەم و تەواوە بێ بەڵام نازانی خۆت بەدەستەکانی خۆت چ کارە ساتێک ئەکرێت بەڵام یەک شتی تریش هەیە لە بەرچاوی بگرین ئەمانە کۆمەڵێک شنین کە هاتبێتە ناو کۆمەلگەکە و تەواو گیرۆدە بووبین بەدەستیەوە بەڕاستی هەر کەسە و لای خۆیەوە لە ناخی خۆیەوە ئیرادەی هەبێت لەسەر پێی خۆی بۆستێ و قەناعەتی وابێ ئەتوانێت لە هەنگاوێکی بچووکە و گۆڕانکاری بکە بێگومان نەکرێت چونکە لە ڕاستیا بۆ نمونە چەند چیرۆکێکە بینی لە چەند خانمێکەوە خۆیان بەبێ ئەوەی کەسێک پێیان بڵێ یاخود پێویستی بە پاڵپشتێکی گەورەی مادی و معنەوی هەبوو بێ خۆی بڕیاریە و لە ماڵەکەی پلاستیک بەکارهێنێ ئەچنە دەرەوە بۆ سەیرانە سفرەی سەفەری نابن سفرەکانی ترە بن کاتێک ئەمە لە ڕاستیا نەک تەنها لە بابەتە ژینگە پارێزەکە ئەگەر ورتر لێ بڕوانی بۆ منە ئەو سفرەیە و خوانەی کە تۆ لەسەری ئەخۆی حرمەتێکی ئەگری کە ئیسڕی دواتر سفرەکە هەڵەگری هەم بەرەکەتی خواردنەکە زیاترەکە هەم دیمەنێکی زۆر جوانترە ئەیانی تۆ لەسەر سفرەیەکە نان ئەخۆی جوانیە فڕێ بیت چونکە هەم ئەمە لەگەڵ کەسایەتی ژنانایەتەوە هەمیش لە ڕووی ئەخلاقیەوە تۆ وەکو ئەڵێ لە کانیە کە ئاوی لە خۆیتەوە بەردی چافڕێمەیە ئەمە عینەن شتە بۆ من ئەو قاپانی کە ئەچیتە دەرەوە ماوەیەکی کە کاتی سەیران و سیاحەیە زۆر ئاسایش وشە ئەبم یعنی هێنمە ماڵەوە ئەتوانم دواتر بیشۆم بەڵام ئەو شتانێکی کەمە ژینگەوە دواتر ناتوانم بە ئاسانی خۆی کەمەوە.